پارەت هەیە زەکاتی هاتووە تۆش حەزەکەی زەکاتەکەی دەرکەی بەس نازانی چۆن زەکاتەکەی دەرکەی معقول نییە کەواتە ئەبێ تەماشایان ڤیدیۆ بکەی فێروی چۆن زەکاتی پارەکانت دەرکەی. پێش هەموو شتێ ئەگەر چەند دراوێکت لە ماڵا هەیە بۆ نە دۆلاری ئەمریکیت هەیە و دیناری عێراقیت هەیە بیان کە بە یەکێ بۆ یەک کە دابەشمان کرد حسابێکی باشمان بۆ دەرچێ و تێکەڵ نەوێ یۆرۆت هەیە و دۆلارت هەیە کۆی بکەرۆ بزانم چەندێکە یەک حسابەکەین گریمان بە گڵاکانی ماڵت و بە دینارەکانت هەموویە چێ بۆ 15 ملیۆن 15 ملیۆن دیناری عێراق دابەشێکەین لەگەڵ چەنە 40 ئەم ژمارە جوان لەبەرکە هەب پارەیەک تێ دابەشی چیلەکەی لە دوای یەکسانەکە ئەو ژمارەی کە بۆ دەرەچێ ئەو ڕێژەیە کە خوای گەورە فەرزی کردووە لە پارەکانت زەکاتی بی حەقی تۆ نییە ئەوەها لە ناو پارەکانت حەقی کابرای فەقیرە ئەوێ بدرێتە دەسیوە 10,000 دۆلار تێ دابەشی چلیەکەین یەکسانەکە بە چەندێ 2.5 هەر ئەمەندەیە زۆر ئاسانە زەکاتی ماڵ و سامانەکانتان دەرکەن باخوای پەروەردگار بەرەکەتی تێبخە. ڕێز سەڵام بۆ ئەم لایەکەیە. سەلام عەلەیکوم.